سنتەری سۆمەلات بۆ ناڕێکی زگماکی لێ و مەڵاشوو. من جوان سەباح حەسەن پزیشکی پسپۆڕی نەشتەرگەری جوانکاری لە نەخۆشخانەی ئیمەرجنسی. ئەم سنتەرە ئەکەوێتە نەخۆشخانەی ئیمەرجنسیەوە بە هاوکاری مناڵپارێز دامان مەزراندووە بە تیم لەم سنتەرەیە ئیشەکەین. ئەندامەکانی ئەو سنتەرە کە هەمانە ئێمە پزیشکی پسپۆڕی نەشتەرگەری جوانکارین، پزیشکی ڕێکردنەوەی ددان و پزیشکی ددانمان هەیە، پزیشکە پسپۆڕەکانی تر لە نەخۆشخانەکانی ترن ئێمە نەخۆشەکانیان بۆ ئەنێرین. ئێمە لەم سنتەرەیە هەر لە سەرەتای لەدایکبوونەوە کۆنتاکتمان هەیە لەگەڵ نەخۆشەکان، سەردانمانەکەن، پرۆشورێکمان بۆ دروستکردن بە کوردی هەموو شتەکانمان تیا ڕوون کردوێتەوە هەر لە سەرەتای لەدایکبوونەوە. ڕاستە ئێمە نەشتەرگەریەکانمان لە سێمانگیەوە دەست پێەکەین، بەڵام پێشتر نەخۆشەکان سەردانمانەکەن هەر لە سەرەتاوە بۆ ئەوەی ڕێنماییان بینێ، بەرچاوڕوونیان بینێ کە لە چ کاتێکا و کە پێش ئەوەی دەستکەین بە نەشتەرگەریەکانە بێ چی بکەن. ئەنجا نەشتەرگەریەکانمان ئێمە لە 3 مانگیەوە دەست پێکا بە نەشتەرگەری لێو، دوای ئەوە بە نەشتەرگەری مەڵاشووکە لە 6 مانگیان لە نزیک ساڵێک ئەگەر کێشەیەکی تریان نەبێت نەشتەرگەری مەڵاشویان بۆ ئەەکەین و وردە لەگەڵ ئەم مناڵانەیە ئێمە بەرەو پێشەچین. یعنی نەخۆشمان هەیە گەشتۆتە تەمەنی مەسان 17 ساڵی تا ئەو کاتە ئێمە بەردەوامە بین لەگەڵیانە و ڕێنماییانەکەین. ئێمە وەکو پزیشکی نەشتەرگەری جوانکاری ڕۆڵێکی بەرچاومان هەیە لە چارەسەرکردنی ئەم مناڵانەدا. ئەو نەشتەرگەریانەی کە بۆیان ئەنجام دەدەین و سەرپەرشتیانەکەین بە شێوەیەکی گشتی بۆ قڵیشانی لێوەکەیان لە تەمەنی 3 مانگیایە کە نەشتەرگەریان بۆ ئەەکەین، بۆ هەندێک حاڵەتیان کە قڵیشانەکە بە تەواوەتی تا پشتەوەیە لە تەمەنی 3 مانگیە نەشتەرگەری لێ و لووت و بەشێکی مەڵاشیان بۆ دەکەین و دوای فترەیەک کە نزیکی ئاخاوتن دەبێتەوە مناڵەکە دەبێت نەشتەرگەری قڵیشانی مەڵاشوی بۆ بکەین و ماسوولەکانی بینینەوەیەک و لە دوای ئەوەشدا دەست دەکات بە ڕاهێنانی قسەکردنەکەی. ئەم ئامێری نازۆرە لە سنتەری سۆمەلات بەکارهێنین بۆ هەڵسەنگاندنی جوڵەی مەڵاشوو. ئەم ئامێرە کامێرێکی پێوەیە کە لە لوتەوە ئەچینە ناوە بۆ سیرکردنی قورگی نەخۆشەکە و بۆ دیاریکردنی جۆری ئەو نەشتەرگەریە کە نەخۆشەکە پێویستێتی.